بە سپۆنسەری فازلینگ باسی ڕۆژ پێشکەش دەکرێت. بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکیان تایبەتە بە بڕیارەکەی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقی فیدراڵ سەبارەت بە لێپرسینەوە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەروە بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراق کە باسی لەوە کردووە نابێت سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانتارانە سەفەری دەرەوەی وڵات بکەن. ئەم بڕیارەی حەیدەر عەبادی چ کاریگەریەکی دەبێت لەسەر پرۆسەی سیاسی عێراق؟ عەبادی بە پشتبەستن بە چه بڕیارێک ئەم بڕیارەی داوە بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بەڕێز خەسرۆ گۆران سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە لەگەڵمان دەبێت. تەوەری یەکەمی باسی ڕۆژ تایبەتە بە کار و چاڵەشیەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار. دیارە ماوەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدات ژمارەیەک پارچە زەوی بەسەر پێشمەرگەکانی هەرێمی کوردستان دابەش بکات. دابەشکردنی ئەم زەویانە لەسەر چ پرەنسیپێکە؟ پێشمەرگەکان بە چ شێوەیەک ئەم زەویانیان بەردەکەوێت؟ ئایا ئەم پرۆژەیە بەم نزیکانە جێبەجێ دەکرێت؟ پرۆژەی ئاو مەترسی لەسەرە وەکو دەگوترێت لە هەرێمی کوردستان دوای چەند ساڵێکی دیکە مەترسی کەم ئاوی هەیە. ئایا وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ئامادەکاریەکانی بۆ چارەسەرکردنی ئەم پرسە بەچێ گەیشتووە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش میوانداری وەزیری شارەوانی و گەشت و گوزار خاتوو نەورۆز مەولودمان کردووە. جەنابی وەزیر بەخێر بێت بۆ کوردستان 24. سپاس. ماوەی 2 ساڵە دیارە بەهۆی قەیرانە ئابوووریەکان پرۆژە خزمەت گوزاریەکان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان پەچی کەوتبوو، بەڵام ماوەیەکە دەبیندرێتن لەم لەولە پرۆژە ینی پرۆژەی خزمەت گوزاری دەستی پێکردوتەوە. هیوایەک هەیە پرۆژەکان بە تەواوەتی بکەونەوە کار؟ زۆر سپاس کاکەمەران. پێشەچی پێم باشەکەوە کە ئەمڕۆ 3/8 سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی هەرێمی کوردستان و بە تایبەتی شەهیدانی شەڕی داعش و برایانی شنگال و شەهیدانی شنگال و خوشکانی شنگال بە تەکید کە ئەو هەمومان شەرمەزار بووین 2 ساڵ پێش ئێستا کە ئەوە بەسەر ئێمە داهات، بەڵام بە خۆشبەختانەوە کەوا شنگال ئازاد کرا و هیوادارین کەوا خوشک و برایانی کەوا لە دەستی داعش بە زووترین کات هەمووی بگەڕێنەوە هەرێمی بەڵێش خوشک و برایانی یەزیدی. بۆیە ئێمە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو برادرانە دەنوێنین. پرسیارێکی زۆر گرنگە کە ئەوەی ئێمە لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بەرنامەمان چ بووە بەهۆی ئەو قەیرانە دارایی کە 2 ساڵ لەگەر دەستپێکی کابینەی هەشتەوە بەرەوڕووی هەرێمی کوردستان بۆەوە. بەتەکید وەزارەی شارەوانی و گەشت و گوزار ئەرکەکانی ئەوەیەکەوە بتوانی زۆرترین خزمەت گوزاری بە هاوڵاتیان بگەیەنیتن. لەسەر ئەو ئەساسە پێویستی بە بودجە هەیە، پێویستی بە سیولە هەیە. بۆیە قەیران دارایی ئەگەر دەربکەوێ لەسەر پرۆژەکانی خزمەت گوزاری و بە تایبەتی ئاو و خاوێنکردنەوە بە دەرەجەی ئەساسی پێوەی دیار دەبی. بەڵام خۆشبەختانە لە بڕیارەکانی چاکسازی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کەوا چەندین بڕیاری لەخۆگرت ئەوەی تایبەت بوو بە وەزارەتەکەی ئێمە ئەوە بووکەوە بتوانین داهات و ڕسوماتی خۆمان زیادکەین و مەساریف بتوانین کەمکەینەوە. ئەو بڕیارانی کە دەرچولەیەکی سێ تایبەت بە وەزارەتەکەمان کە داهات و ڕسومات زیاد بکرێ، بەڵام بە مەرجی ئەوەی لەسەر فەقیر و هەژارنیە تەنها بۆ ئەو کەسانەیە کەوا مولکی و ماڵی شارەوانی بەکاردێنن و سوود لە زەویەکان شارەوانی وەردەگرن. اینجا بڕیارێکی زۆر گرنگتری تێدا بووکەوە بۆ وەزارەت شارەوان بۆ شارەوانیە پەیوەندیدارەکاندرا کە ئەویش 120 ئەو داهاتەی کە وەردەگیرێتن بۆ شارەوانی پەیوەندیدار و بۆ پرۆژەکانی گەشتیاریە بە تایبەتی و 140 بۆ پرۆژەکانی ئاوە. کەواتە ئەو پرۆژانەی ئێستا جێبەجێ دەکرێتن زیاتر لەسەر ئەو داهاتەیە کە لەو خۆشبەختانە ئەو 120 کە لە یەکی سێ و ڕەزامەندی دراوە هەر شارەوانی و بەجیا ڕقمی حسابی خۆی کردیتەوە داهاتەکە بۆ خۆی دەگەڕێتەوە دەیکاتەوە پرۆژەی خزمەت گوزاری
بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بە تەکید ئەمە خۆشبەختانە حەف پرۆژە لە هەولێر پەسەند کرا و دەرخسەی بۆ کراوە پرۆژەیەکیان تەواو بۆ هەفتەی ڕابردوو کە قیرکردنی 1 کیلۆمەتر جادەی هەولێر کەرگووک بوو هەروەها حەف پرۆژەی ترمان هەیە قیرکردنەوەی چەندین شەقام لە خۆ دەگرێتن لەگەڵ چارەسەرکردنی هەندێک کێشەی ئاوڕۆ کە هەبوو لە سەری هەڵدا و بە تایبەتی ئەوەی کە زۆر لە گڵکەند سەری هەڵدا بە نیازین بەو دەرخستەیە و بەو داهاتێک کە ئەمانە شارسە بە هەمان شێواز لە سلێمانی سێ پرۆژەما و دەرخستەمان پەسەند کردیا کە بەو سەتابیستەی کە تا ئێستا نەمانتوانی بۆ خێرانندارەکان ئەو خزمەتگوزاران بکرێت بەو سەتابیستە تەختیەی ئەو نەقسەی هەبکەینکەوە پێشتر سیولە نەبوو یا خوسلفەی بەردەستی دائیرەکان و شارەوانەکان لە بەردەستیان نەبوو لە دهۆک بە هەمان شێوە سێ پرۆژە لە سۆران دوو پرۆژەمان پەسەند کردیا واتە ئێستا کە دەبین ئەگەر جمو جۆڵێک دروست ببی ئەمە یەکێکە لە ڕنگدانەوە و بڕیارەکانی چاکسازی حکومەت کە تایبەت بوو بۆ وەزارەتەکە ئێمە لەگەر ئەوە دروستکردنەوەی هەیکلێتی وەزارەتمان و دروستکردنی کەمکردنەوەی فەرمانگەکان و بینایەکانی کە حکومەت تێدا ئەوەی کە بوو لەو بەرنمەیەکەوە مەسروفاتی وەزارەتەکەمان کەمکردنەوە ئەمانش بەڵێ خۆشبەختانە هەمووی کاری جددی بۆ کراوە و هەنگاوی بۆنراوە کۆمپانیایەکی بیانی لەگەڵمان لەسەر خەتە 15 هەفتەیە لەگەرمان کار دەکەن دوایین با بڵێن پێشنیارەکانیان خستۆتە بەردەم ئێمە و دەخرێتە بەردەم ئەنجومەنی وەزیران لە نزیکترین کات تەسەوور دەکەین بۆ مانجی نۆی ئەم ساڵ وەرکشۆپێکی گەورە بکرێ بۆ ئەو ریفۆرمەی کە لە وەزارەتی دارایی یەکەم جار ئێعلانی بۆ کرا دووەم وەزارەت ئێمە بووین کە خۆشبەختانە مانجی نۆ ئەو ڕۆکشۆپە دەکرێ و ئەو ریفۆرمەی لە ناو وەزارەتەوە ئەلان دەکرێتن. ئەو لە سەدابیستەی کە ئێوە لە داهاتەکاندا بۆ خۆتان دەیبەن و پرۆژەی خزمەتگوزاری پێ ئەنجام دەدەن ئایا ئەم داهاتە ینی دەتوانێتن پرۆژەی خزمەتگوزاری لەو گەڕەکە تازانە کە ئێوە پێشتر زەویتان لێدا بەش کرد بوو خزمەتگوزاری پێشکەش ئەوانش لە بەرنامەمانە هەندێک شوێن هەیە خزمەتگوزاریان نییە دامان لەبەرەوەی داهاتەکە تۆزێک پرۆژەی گرنگ هەیە و گرنگتریش هەیە ئەوانەی زۆر گرنگن کەوا ڕۆژانە کۆنتاکتی دایرکتی بە هاوڵاتیان هەیە ئەمانە لە ئەولەویەتی شارەوانی پەیوەندیدارەکان بەتەکید ئەمانی تریش دێتە بەرنامە و بە هەمان شێواز دەرخستیان بۆ دەکرێ و جێبەجێ دەکرێت هاوڵاتیان چاوەڕێ دەتوانێت چاوەڕێ ئەمە شتێکی تریش لە بەرنامەی وەزارەت مە هەر پێم خۆشە بۆ بینەرانی بەڕێز باز بکەم ئەویش ئەوەیەکەوە زۆربەی ئالیات و مەکائینی شارەوانیەکان لە کار کەوتبوون بەهۆی ئەو قەیرانە دارایی ئێستا زۆربەی دەرخستەکانمان بۆ چاکردنەوە ئەو ئالیات و مەکائینانەیە واتە ئەوانە ئەگەر بکەونەوە کار لە بەردەستی شارەوانەکان بین هەندێک پرۆژە هەیە بەهۆی قەیراندارایی کۆمپانیای بیانی هەبوو بەجیان هێشت و ڕۆژن کە پرۆژەی گەورە بووینە بەڵام ئەگەر ئەو ئالیاتانە لە بەردەستمان بی وەزارەتە پەیوەنددارەکان وەکو ئاوەدانکردنەوە یارمەتی دەرمان بن هەندێک کۆمپانیای زەبەلاح هەیە کە چەمەندۆ و شیش و ئەوانیان هەیە یارمەتیمان بدەن دەرخستیان بۆ ئامادە دەکەین ئەوانەی کە زۆر گرنگن پرکیان خستووە شارەوانەکان خۆیان تەواویکەن ئەمە شەر لە بەرنامەی شارەوانێکەوە کاری لەسەر پرسی دابەشکردنی زەوی بەسەر پێشمەرگە قارەمانەکان بە چێگەیشت بڵێ هەر وەک جەنابتان ئاگاتان لێ بوو داتایە کراکەوە بزانین چەند هاوڵاتی ئێمە دەڵێن لە هاوڵاتی سودمەند نەبووینە لە حکومەت ئەوە بوو ڕێژەیەک خرا بەردەم ئەنجومەن بزان لەگەر 25 خاڵ بۆ ڕەشنووسی ڕێنمایی دابەشکردنی زەوی ئێمە وەکو پێشنیار لەو 25 خاڵێکەوە ئەوانە چێنە سودمەند دەبن لە کاتی بڕیاردان لەسەر دابەشکردنی زەوی پێشمەرگەمان بە دەرکرد لە هەموو ڕێنمایەکان ئەو پێشمەرگانە تەنها شەرتی سودمەندبوونیان لەسەر نەببێ ئەوان بۆیان هەیە واتە هیچ خاڵ و شتیان لەسەر فەرز ناکەین تەنها پێشمەرگە بن و سودمەند نەبوون ئەوانە دەتوانن زەوی وەربگرن ئەگەر پێشمەرگە خێزاندار نەبێت دەکرێت بە زەوی بەربکەوێت هیچ شەرتێکمان لەسەر پێشمەرگەدانە ناوە ئەگەر پێشمەرگە یاخود چەند پێشمەرگەیەک لێ خێزاندا بوون ئەمان هەریەکە زەویەک وەرەگرن بڵێ وەکو ئاماژەم پێکرد تەنها پێشمەرگە بی و پێشتر سودمەند نەبوو بی لە حکومت بۆ هێ زەویدا ئەگەر لە ئەندامی خێزانێک سێ کەس پێشمەرگە بن هەر کەس بەپێی ئەوەی کە ئێمە پێشنیارمان کردووە بەڵێ دەتوانین کەی ئەم دابەشکردن چاوەڕێی دوایین ڕێنمایەکانی ئەنجومەنی وەزیرانین کە پەسەند کرا دەست بکەین بە دابەشکردنی لەو شوێنانی کە زەویمان ئامادەیە هەندێک شوێن هەیە کێشەی نەبوونی زەویان هەیە پێویستیان بە ڕێنمایی هەیە پێویستیان بە هەندێک ئیجراعاتی یاسایی دەبیتن ئەمانەش کاریان لەسەر دەکرێت قۆناغی دووەمی پرۆسەکەیە
چاوەڕوانی زۆر ناخۆشە کاتێکی دیاری کراوە هەیە مانگێکی دیکە ساڵێکی دیکە و لەوانەیە بتوان بلێم ئەنجومەن وزان دەتوانانی ئەو کاتە دیاری بکاتن ئەگەر بێت و بڕیارەکە دەربکرێتن بەتەکید ئەمەوەچ گوتم هەندێک شوێن هەیە ئەگەر زەوی ئامادەبی دەست دەکرێت بەڵام ئێوە وەزیرن و پێشبینیشتان هەیە بە پێی پێشبینی ئێوە من بە پێی پێشبینیەکان وتم تا نهایەتی ئەم ساڵ ئەگەر هیچیش نەکرێ قورعی یەکەم بکرێتن مجموعە ئەو خەڵکانی کە زۆر مستحقی وەرگرتنی زەوی بن بۆ ئەمانە دابش بکرێتن هیچیان ماڵک و مڵکیان بەناو نەبی بێ سوودمەند نەبووبن ئەمانە تا نهایەتی ساڵ مجموعەیەک بۆیان بکرێت بە تایبەتی لە هەولێر کێشەی زەویمانە لە بەرەوەی تا ئێستا 20,000 قطع ئامادەیە بۆ دابشکردن لە هەندێک شوێنی تر هەمانە دەورا پشتی لەوانەیە سلێمانی هەمانە بەڵام ناو سلێمانی لەوانە کێشەمان هەبی دۆک ناو دووە کێشەمانێ بەڵام دەورا پشتەکەی دەتوانن ئیشی لەسەر بکەین و یاسای تایبەت و ڕێنمای تایبەتی بۆ دەرکەین بۆ ئێوانش خۆیان ئامادە زۆر باشە مەترسی لەسەر کەمی ئەو دەکرێت لە هەرێمی کوردستان کە زۆر جار باسدەوە دەکرێتن مەترسی هەیە لەوەی کە پارێزگاکانی هەرێمی کوردستان بە تایبەت پارێزگای سلێمانی تەنانەت هەولێریش ڕوبەڕووی کەمی ئاو ببنەوە ئەم مەترسیانە جددی بەپێی بەرنمەکانی وەزارەت بەتەکیت تا ئێستا 1970 کوردستان بەپێی تا ئێستا حکوومەت 1970 شوێنەکانی کوردستان ئاوی پێگەیاندووە بەڵام هەندێک پرۆژەشە بوو کە لەم 2 ساڵی دەبواە جێبەجێ بکرا بەهۆی قەیراندارایی لەوانەیە پەکیان خراو نەتوانرا جێبەجێ بکرێت بەڵام ئەمانە بەرنامە هەیە کە ئەوانش بە سووترین کات بخرێنەوە گەڕ کاریان بۆ بکرێت اینجا لە بەرنامەی ئەنجومەنی وەزیرانەکە دراستەی و حالەتانە بکە چارەسەریان بکە بەڵام خۆشبەختان ئەوەی هەولێر لەگەر کۆمپانیایەکی بەریتانی بایوەتەر عقد کراوە تا نهایەتی 2017 ئیفراز 4 تەواو کاتن ئەگەر تا ئەو کاتی ئیفراز 4مان بۆ تەواوکە هەولێر تقریبەن دەتوان بڵێم تا 20 ساڵی تر کێشەی کەم ئاوی ناوی لەگەڵ ئەو شوێنانێکی کە بەبیر تەختێ کراوە لە شاری سلێمانی پرۆژەی شاری سلێمانی دووکان دوومان هەیە ئەوەش ئەگەر تەواو بکرێ و جێبەجێ بکرێ و هەروەها پرۆژەی گۆفتەپە چەمچەماڵکە بوویتە هۆی ئەوەی تەسیری لە ئاوەکانی سلێمانیش کردیا ئەویش بەهۆی هەندێک کێشەی ئیداری کە ڕابردوو جێبەجێ نەکرا دوای کەتە ئەو قەیرانە دارایە ئەمەش بکرێتن ئەوانش جێبەجێ بکرێن تەسەور دەکەین لە دووە کێشەمان نییە بۆیە تەسەور دەکەین لە داهاتوو کێشەکانی ئاو چارەسەر بکرێتن دیارە وڵاتانی دراوسێ ئێستا خەریکی دروستکردنی بەنداون و سەرچاوی ئاوی شیرین بۆ هەرێمی کوردستان دەبڕن ئەمە کێشە دروست ناکات ئەوەی لە هەڵەبجە ئەمە پرۆژەیەکمان پێش 1-2 هەفتە کردەوەکەوە بەردی بناغەکەی لە 2012 بودانرا لەلایەن بەرەسەرۆک حکوومەتەوە کەوا بەردی بناغەکەی دانرا و ئێمە پێش چەند هەفتەیەک پرۆژەکەمان کردەوە بەڵام ئەوە بە قەرزی یابانی بوو هەر ئەو کاتە دراسەتی ئەو حالەکرایەکەوە ئەگەر بێت و ئەو ئاوە بگیرێتەوە لەسەر زەی سیروانە کە لەسەر زەی سیروانە حسابی خۆیان کردی و احتیاتیاندانە کە تەسیری لێ نەکات لە پێشوودا لە هەندێک گەڕک لە هەرێمی کوردستان پێوەری ئاوتاندانە پرۆژەیەکی گەورە بوو تەنانەت هەندێک هاوڵاتیش خەرجی تێدا سەرف کرد ئەم پرۆژە بۆ سەری خۆی تا ئێستا 16 کوردستان ئەو پێوەرانە دانرایە هەندێک لە شوێنەکان لەوانێ ماڵەکان نایبەسن بەهۆی قەیراندارایە و یاخود نەبوونی بودجێ بەردەستیان بەڵام ئەگەر بێت و ئەو 16 کە دانراوە ئەوانی تریش تەواو بکرێن داهاتێکی زۆر دەکرێتەوە بەردەستی حکوومەت کە 140 داهاتەکەش بۆ دائیرەی ئاو دەگەڕێتەوە ئەوانش بتوانن ئەو بربەستانی بەردەمیان هەیە هەمووی چارەسەر بکرێن ئەمەلەکە بەردەوامە دەبی کەی تەواو کرا دەست دەکرێت بە وەرگرتنی پارە بۆ پێوەرانە لە هاوڵاتیان تۆزێک ئەو قەیرانەدارێتە ئەسیری کرد کە دوا بکەوێتن بەڵام هەر کە کاتێک تەواو بوو بەتەکید بە داهاتی ئاو زۆر زیاد دەبیتن دەتوانی دائیرە ئاوەکان احتیمال لەسەر خۆیان بکەن و زۆر هاوکار دەبی بۆ ئەوەی ئەو شوێنانەی کێشەی ئاویان هەیە چارەسەر بکرێت زۆر باش دێنە سەر تەجاوزەکان دیارە ژمارێکی زۆر لە زەوی کە سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارن لەلایەن هاوڵاتیان و تەنانەت هەندێک بەرپرسیشەوە تەجاوزیان لەسەر کراوەکەی سیوانە بەکوێ گەیشت تەجاوزات خۆشبەختانە بڕیارێکی سەرۆکاتی هەرێم بە واژووی جەنابی سەرۆک دەرچوو بەدەست ئێمە گەیشتووە کەوا لە چەندین دادوەر و داواکاری گشتی لە سەرتاسەری کوردستان پێکاتوە کە بە زووترین کات ماوەیەشیان بۆ دیاریکرایە و لێژنەیە کەوا پێشنیار بخەن و تەجاوزەکان دیار بکەن و پێشنیاری چارەسەریشیان بۆ دیاری بکرێتن ئێمە لەگەر ئەو لێژنەیە دانیشتینە و هەموو سەمسەکاتمان خەسیتە بەردەمیان و لە بەرنمەیانە کە بە زووترین کات پێشنیارەکان بخەنە بەردەم ئەنجومەنی وێزان سەرۆکایەتی هەرێم بۆ ئەوەی دەست بکرێت بە بنبڕکردنی
کێشەی تەجاوز ئەو ڕۆنیە هەیە دەمێک هەیە لە هەموو عێراق پێشتر لە حکومەکانی ڕابردووش هەر هەبووە بەڵام بنبرکردنی لەوانەیە پێویستی بە چەند یاسایەکەیە کە بەتاوت بەڵام بەهۆی دەستوری عێراقی کە گۆڕانکاری بەسەرداهات سوڵتەی قەزایی و سوڵتەی گرتنی لە دەسەڵاتی یەکە ئیدارەکان وەرگرتەوە خستیە بەردەم دادگاکان تۆزێک ئەوە وای کرد تەجاوزا زیاد بکاتن ئەوە بوو سەرۆک یەکە ئیدارەکان و سەرۆک شارەوانەکان بۆیان نەبوو ئیجرعاتی یاساوی یاخودگرتنی تم تەجاوزەکە بکەن دەبوایە قەراری دادگای پێدەرچێ تا قەراری دادگای پێدەردەچی تەجاوزەکە تەواو دەبیتن ئەوە وای کرد تۆزە تەجاوز زیاد بکە بەڵام بەم 2 ساڵش کە چەندین لێژنە پێکات لە ئەنجومەنی وێزران و ئێستا خۆشبەختانە ئەو بڕیارە سەرۆکایەتی هەرێم تقریباً دەتوانم بڵێم زۆر باشترە لە پێشان بەرەو کەمبوونەوە ڕۆیشتە نالێم بنبرکرا بەڵام دەلێم کەمتر بۆ لە پێشانە بەرەوەی خەڵکەکی زۆر دەگیرێ و ئێستا ئیجرعاتی یاسایان نەگەدەکرێت کەمتر بۆتەوە یعنی چاوەڕێ ناکرێت لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردن و ئەو حاڵەتانی کە پەیوەندی بە پرۆسی هەڵبژاردن هەیە جارێکی دیکە لەم ناو لەولا چاوپۆشی بکرێت لەوەی خەڵکی تەسەور ناکەم لە بەرەوەی ئەو بڕیاری سەرۆکایەتی هەرێم زۆر بەڕوون و ئاشکرا دیارە کەوا پێشنیار بکرێت بۆ بنبرکردنی ئەم حاڵەتێکی هەیە و ئەو یاسایانەش کە ئێمە بەتەمابووین لە پەرلەمان دەریکەین بەڵام بە هۆیەوەکەوە پەرلەمان با بڵێم دانیشتەکان نەمایە بە ئەو بڕیارانەی سەرۆکایەتیەرم تەسەور دەکەین ئەمانە چارەسەر بکرێت ئەو پرۆژە چاکسازەی کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرپەرشتی دەکات کۆمەڵێک دۆسێ هێنا لە وەزارەتی شارەوانی چەند دۆسەی لەم شێوەیە هەیە یاخود ئێستا لە دەستی نەجا هەیە ئەوەی تا ئێستا بەمەکەیشتە وەکو وەزارەت هیچ جۆسەیەک نەخرایتە بەردەستی وەزارەتمان بەڵام ئەگەر زانیاریەکیان بوێتن دەسەڵاتمان داوە بە سەرۆک شارەوانیەکان و هەر بەڕێوەبەرێکی تایبەتە سەر بە وەزارەتەکەی ئێمەیە هەر زانیاریەک پێویست بیتن هەر زانیارێک لیان داوا بکرێت بخرێتە بەردەم لێژنەی ئەو لێژنەیەک ئەو کارە دەکاتن بەڵام تا ئێستا وەکو ئیجرعاتێک یاخود بڕیارێک وەکو وەزارەتی ئێمە تا ئێستا بۆمان نهات زۆر باشە با بینە سەر کەرتی گەشت و گوزار دیارە ماوەیەکە کەرتی گەشت و گوزار جمبوجۆڵی تێکەوتۆ ژمارەێک لە کۆمپانیای عێراقی ڕویان لە هەرێمی کوردستان کردەوە وەکو پێشتر لە لێدوانێکدا باسی لەوە کردبوو زیاتر لە 120,000 گەشتیار لە ماوەی جێژندا ڕویان لە هەرێمی کوردستان کرد ئەمە داهاتی بۆ هەرێمی کوردستان چیە؟ بەتاکید بەپێی ئەوەی ئاگامان لێ بۆ ئەو 2 ساڵی ڕابردوو بەهۆی شەڕی داعش و قەیرانەکان لەوانەیە گەشتیار تۆزێک هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان کەمی کردبەوە بەڵام خۆشبەختانە لە مانجی ئازاری ئەم ساڵ لە ڕۆژێک پێش نەورۆز کۆنفرانسێکی نێودەوڵەتیمان بەست لە شاری هەولێر بە ئامادەبوونی سەرۆک حکومەت و وەزیری ناوخۆ کە پەیوەندیداری ڕاستەوخۆ وەزارەی ناوخۆ بوو بەهۆی ئاسانکاریکردنی بازگەکانی داخلبوونی گەشتیاران خۆشبەختانە چەندین بڕیار لەو کۆنفرانسە چەند پێشنیارێک خرا بەردەم پێشنیارەکان پسند کرا و کاریان پێکرا ئەوە بوو بۆ هۆی ئەوەی کەوا لە ڕۆژانی جەژن لە سەروی 120,000 گەشتیار ڕویان لە هەرێمی کوردستان کرد تەنها لەم 1-2 ڕۆژەش سەروی 30,000 گەشتیار سەردانی ئەم شوێنانیان کردیا بە سەرتاسەری کوردستان 70,000 گەشتیار هەروەها ئەوە بووە ئەوەی کەوا ڕێنمایی هاتنی گروپی گەشتیارانمان پسند کرد کە تا ئێستا نەمان بوو خۆشبەختانە 7 گروپی گەشتیاری واتە کۆمپانیا گەشتیارەکان گرێبەستیان لەگەر دەستەی گەشت و گوزار ئەواژوو کردیا بۆ هێنانی گروپەکانی گەشتیاری سەرڕای ئەمە لە عێراق و ئێران و تورکیا ئێستا دەستیان پێکرێ کۆمپانیەکانی ئوردنی کە چەند ڕۆژێک پێش ئێستا لێرە بوون لەگەڵ کۆمپانیەکانی کوێتی کە ئەوانیش گروپاتی گەشتیاری بینن بۆ هەرێمی کوردستان کەەوە داوای کردووە بەڕاستی جموجۆڵە کەتیتە ناو بازار کە ئۆتێلەکان زۆر وەزعیان باشتر بووە کە پێشان هەمووی دەمانیت بە بەتاڵی مابوونەوە بازارەکان جموجۆڵیان بەخۆدیتە سەرڕای ئەوەی داهاتی گەشت و گوزارش بەپێی ئەو بڕیارانەی کە دراو داهات و ڕسومات زیاد بکرێ دەتوانم بڵێم تا ئەو 6 مانگەی ئەم ساڵە بەقەدەر 5 جار بەقەدەر ساڵی پارمان داهاتی گەشت و گوزارمان زیاد بووە بۆیە ئەو داهاتەش بەکاردەینینەوە بۆ گەیاندنی خزمەتگوزاری بۆ ئەو شوێنانەی دوورە دەستانێک کە خزمەتگوزاریان تێدانە ئەوەش لە بەرنامەمانەکەەوە ئەو داهاتانە دووبارە لەبەرەوەی خۆمان دەزانین گەشت گرنگترین فاکتەر بۆ پاڵپشتیکردنی شوێنە گەشتیارەکان بەتەکید خزمەت گوزاریە اینجا چۆنیەتی گەیشتنی بۆ شوێنانە پاک و خاوێنی شوێنەکان و ئەمە هەندێکمان هەیە هەندێکیش نیمانە هەندێک شوێن بەداخەوە نالم لە سێرڤز لە خەدەماتی شوێنە گەشتیارەکات بەڵام ئەو داهاتەی کە دەڵێن ئاماژەی پێمان کردوەوە زۆر زیادی کردیا بەکاری دێنینەوە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری لەو شوێنانەی کەوا خەلەلمان تێدا هەیە خۆمان
ئەزانین هەندێک شوێن هەیە بە پێی پێویستنی خزمەت گوزاریەکانیان ئەمانە دەبی پێداچنەوەی پێ بکرێت پلانی 5 ساڵەمان هەیە بۆ ئەو شوێنانش کە ماسەر پلانیان دووبارە دابڕێژێتەوە ئیش لەسەر بکرێت. بۆچی نەکراوە سەرنجی گەشتیارانی بیانی بۆ هەرێمی کوردستان ڕابکێژرێت زیاتر سەرنجی گەشتیاری عراقیە تەنانەت ئێرانیشە بۆچی هەرێمی کوردستان یاخود کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان نەیتوانیوە قەنەعەت بە گەشتیارێکی بیانی ئەوروپی عربی وڵاتانی عربی بێنە سەردانی وڵاتانی عربی خۆشببختانە چەند ڕۆژێک پێشێسە لێرە بوون هەفتا کۆمپانیای ئوردنی لێرە بوون کەوا دەست بکەن بەهێنانی گەشتیارەکان کوێتیش لەگەڵمانن هەفتەی نهایەتی مانجی هەشت کۆمەڵێک لە گروپە گەشتیارەکانی عربی کۆنفرانسێک لە هەولێر دەبەستن بۆ گروپە گەشتیاریەکانی کە دێنێ ئێرە واتە ئێمە لە ناحی ئیقلیمی دەرچوین دەتوانین ئێستا بلێنە سەر ئاسی وڵاتانی عربیش گەشتیاروارو لە کوردستان دەکەن بە تەکید خطۆی پاشەویش بۆ وڵاتانی تر دەبێتنەوە وڵاوە دەکەین خەڵکی تر بکە بۆ نمونە ئەوڕۆ نوێنەرێکی با بڵێم ئەمریکی لەلای ئێمە بوو بەرنمەیەک دەکا کۆنفرانسێکیان هەیە لە ئەمریکا لەسەر گەشت و گوزار و بەرنمەیان هەیە بە هەمان شێواز داوای کردکەوە ئەوانیش دەست بکەن بهێنانی گروپەکان داوای زانیاریان کرد هەمان خستە بەردەمی بۆ ئەوی وا بکە قەنەعەت بە چەند کۆمپانیایەکی کردی تایبەتی ئەمریکی بکە بتوان گەشتیار بینە ئێرە ئەوەش بەڵام پێویستیمان بەندێک ئاسانکاری هەیە لە فڕۆکەخانەکان و لە پێدانی ویزە و لە بازگەکان خۆشببختانە زۆر ئاسانکاری کرایە حتا لە هاتنی هەندێک گەشتیارش بۆ نمونە لوبنانیەکان لە کۆنفرانسەکە گلەی ئەوەیان هەبووکەوە لە ویزە پێدان لەوانەیە دوا دەکەون یاخود پێیان نادرێ ئەوەش ئێستا بۆیان کراوەتە مەڵتی دەتوانن بە ویزەیەک چەندین جار بێنە هەرێمی کوردستان واتە بەرنامەکان ستێپ بای ستێپ کاریانە سەر دەکرێتن و دەتوانین بگەینە ئەو بەرنامە ئەو پلانێکەوە بۆی داڕژراوە. پرۆژێک هەبوو لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بەشێک لە ملک و زەوی حکوومەتی هەرێمی کوردستان بفرۆشێتەوە بە هاوڵاتیان بۆ ئەوەی لەم قەیرانەی ئێستا ڕزگاری ببێتن ئەم پرۆژەیە دەستمان پێ کردووە و جێبەجێ دەکرێت هەمووی بە مزایدەی عەلەنی دەکرێتن بە مزایدە ئاشکرا ئەو پرۆژانێک کە ئەو زەویانی ڕکن و نایابە لە بەردەست شارەوانێت تا ئێستا لەوانێ وا مابیتەوە یاخود بە شێوازێکی تر بە نرخێکی ڕەمزی دەدرا خەڵکان یاخود سوودی زۆر لێوە نەدەجرا ئێستا بەپێی ئەو بڕیارەی کە داومانە هەر هەمووی بە زیادکردنی ئاشکرا دەفرۆشێتەوە زیادکردنی ئاشکراش ئەوەی چێ زۆرترین پارەی پێ بداتن بەوان دەفرۆشینەوە بە هەمان شێواز بە کرێدانیش زۆرترین کرا هەم شتێکی تژمان کرا ئەو گرێبەستە مساتەحانەی کە زۆر کۆنن ماوەیەکیان بەسەردا چوە و لەوانەیە کرێکانیان بەقەدەر ئەو خزمەت گوزاری نەبی کە حکوومەت بۆیان دەگەێنی ئەمەش پێداچنەوەی بە کرێکانیان دەکەن و لێژنەیەکمان لەسەر ئاستی هەرێم پێکیناوە بۆ ئەوەی چارەسەریان بکەین شتێکی تریش لە بەرنامەی وەزارەتمانە ئەویش ئەوەیەکەوە بە پارکینگکردنی ئەو شوێنانەی کە پارکیان لێنیە و هەروە دانانی ئەوانەی کێشە قامە گشتیەکان بەکاردێنن لەبەرەوەی حکوومەت میزانی ینی بودجێ تێدا سەرف کردووە پێویستی بەوەی هەیەکەوە داهات کۆکاتەوە و هەم دەکرێت لایەنی با بڵێم مروری ڕێک دێخرێتەوە و بە شێوازێکی مۆدررنانە دەکرێت و هەموو وڵاتێک کە دەچن شوێنی پارکینگیان هەیە و پارەی خۆیان دەدەن و دەتوان ئەمەش دەبێتە داهاتێک بۆ ئەکید هەرێمی کوردستان و بۆ بەردەم وەزارەتەکە زۆر باشە دیارە کاتم نەما بەڵام دەمەوێت دوا پرسەرم بەوە کۆتایی بهێنم ڕێژەی سەوزایی چاوەڕێ دەکەن ینی پرۆژەتان هەبێت زیاتر ببیتن کە زۆر پێویستە بۆ هەرێمی کوردستان بەتەکیت ڕێژەی سەوزایی تا ئێستا لەوانەیە بە پێی پێویست نەبووبی بەڵام ئەو پارکانەی کە کراوە زۆر باشە بە بەردەوامی بودجەی پارکەکان وامان کردووە کە ڕانەوەستی پەکیان نەکەوێ لەبەرەوەی ڕێژەی سەوزایی هەموو واتە تەندروستی ژینگە تەندروستی ژینگەیە بۆیە نەمانێشە ڕاوەسی هەروەها لە بەرنامەمان لەو داهاتێکە زیاد دەبی دامانەیە زۆر پارکی دروستکەین لە هەموو شار و شارژەکانی کوردستان نەک بلێم لە شوێنێکی دیاریکراو ئەوەیەکەوە ئەولەویەتمان دایتە پارک و باخچەکان کەواتە دەبی پرۆژەی پرۆژەی سەوزاییش گرنجێکی تایبەتی خۆی بەڕێز نەورۆز مەولود وەزیری شارەوانی و گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاست دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز تاش دەچینە وچانێک و دواتر دەگەڕێینەوە. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی کوردستان 24 دۆسەی دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە ڕەوشی سیاسی ئێستای عێراق و هەروها بڕیاری ئەم دوای حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بەپێی بڕیارێکی حەیدەر عەبادی قەدەغەکردنی هاتوچۆ بۆ دەرەوەی وڵات
لەسەر هەریەکە لە سەلیم جبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنێرانی عراق و ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی عراق قەدەغە کراوە بچنە دەرەوەی وڵات بەو پێی کە وەکو دەگوترێت تێوەگڵاون لە کەیسی گەندەڵی بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە خەسرۆ گۆران سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عراق لەگەڵمانە. بەڕێز خەسرۆ گۆران بەخێر بێت بۆ کوردستان 24. دەپرسم ئەم بڕیارەی عەبادی لەسەر چه ئاساسێکە بەپێی کامە دەستورە کە سەرۆک وەزیرانی عراقی کە سەرۆکی دەستگایەکی جێبەجێکردنە بڕیارێک دەربکات لەسەر سەرۆکی گەورەترین دامەزراوەی شەرعی ئەویش سەرۆکی پەرلەمانە؟ بەڵێ پێشەکی سلااو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز ئەوەی لە بەغدا ڕوودەدات بەڕاستی شتێکی زۆر ناخۆشەوە ئەوە چەندین مانگە ئالۆزیەکی گەورە لە نێوان پەرلەمان و حکوومەت و لە نێوان خودی پەرلەمانتاراندا هەیە و تۆمەت و تۆمەتکاری بەردەوامە. سەبارەت بە ئەم کێشەی ئەم دواییە کە بەڕێز وەزیری بەرگری تۆمەتی خستە پاڵ چەندین ئەندام پەرلەمان و هەروەها سەرۆکی پەرلەمان، ئەمە دیارە کێشەکە گەورەتر دەبێت و دەبێتە داوا و داوا تۆمارکردن لەسەر یەکتر. سەبارەت بە بڕیاری سەرۆکی حکوومەت بۆ قەدەغەکردنی سەفەری ئەندام پەرلەمانەکان، من بڕواناکەم هیچ شتێکیوە دەرکرابێتن، نازانم ئاگاداری ئەوە نیم بە تەحدید، بەڵام ئەندام پەرلەمان حەسانەی هەیە و بە تەسەووری من سەرۆکی پەرلەمان و ئەندام پەرلەمانەکان دیفاع لە خۆیان دەکەن تا پێیان بکرێتن بۆ ئەوەی کەیسەکە یەکلایی بکەنەوە لە بەرژەوەندی خۆیان. بەڕێز خەسرۆ گۆران دیارە نووسینگەی سەرۆکوەزیرانی عراقی فیدرال هەواڵێکی لەم جۆرەی بڵاو کردوتەوە، تەنانەت دەگوترێت دۆسەی کەیسی گەندەڵی لەبارەی چەکڕین کە سەلیم جبوری و ژمارەیەک لە ئەندام پەرلەمانی عراقی تێوەگڵاون ناردراوەتە دادگای عراقی. خۆی زۆر مەلەفات هەیە لەسەر وەزیرەکان و لەسەر ئەندام پەرلەمانەکانی عێراقی ئەم ساڵ و پارساڵ نییە، لەوانەی زۆر کۆنتریش هەیە و شتێکی زۆر ئاساییە کە داوا تەسجیل بکرێت لەسەر ئەو کەسانەی کە فعلەن تۆمەتبار کراون بە گەندەلی و دەستێوەردان لە عقودی کڕینی چەکیان تەنانەت لە سەکتێرەکانی دیکەی خەدەماتی عێراقی یان ئەمنی عێراقی. من تەسەور دەکەم گەندەلیەکی زۆر هەیە لە بەغدا و جۆرە مافیایەک هەیە لە بەغدا و ئەمەی ئەم ساڵ نیە، هەروەکو گوتم لە 2005ەوە تا ئێستاکە چەندین پەرلەمانتار و چەندین وەزیر بە پێی ئەو فایلانەی کە لە لای نەزاها هەیە تێوەگڵاوە. بەڵێ بەڕێز خەسرۆ، ئایا سەرۆک وەزیرانی عراق بە پێی دەستوری عراق ئەو مافەی پێدراوە کە بتوانێتن سەفەرکردن لەسەر سەرۆکی ئەنجومەنی نوێنێرانی عراقی قەدەغە بکاتن؟ دەزانی خۆ ئەندام پەرلەمان حەسانەی هەیە و بە هیچ شێوەیەک ناکرێت دەستکاری ئازادی ئەو ئەندام پەرلەمانە بکرێتن تا یەکلایی نەبێتەوە کە ئەو ئەندام پەرلەمانە فعلەن تۆمەتبارە و لەسەری مەلەفەکان ساغ بکرێنەوە و ئەو وەختە دەکرێت ئیجراعات بەرامبەریان وەربگیرێتن بە پێی بڕیاری دادگا. بەڵێ باشە، بۆچی ئەم کەیسە لە ئێستادا جوولەی پێدەکرێت لە کاتێکدا بە پێی زانیاریەکان ئەم کەیسە بۆ ئێستاکە نییە، یانیەوە لە ڕابردوو ئەم ڕووداوە دروست بوو بۆ ئێستا لە نێو پەرلەمانی عراق وەزیری بەرگری عراق دێتە نێو پەرلەمانی عراق و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمان ناو دێنێ و دەڵێ ئەمانە تێوەگڵاون لەم دۆسێ. ئەمە ئامانجەکەی چییە؟
لە عێراق جۆرە ململانەیەکی قوڵ هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان و لە نێوان ئەشخاصیش وەکو تاک. بۆ نمونە لە ناو سنەکانە چەندین باڵ هەیە و هەر باڵێک هەوڵ دەداتن لایەنەی دیکە تۆمەتبار بکات و بە شێوەیەکی خراپ پیشانی ڕای گشتی بداتن. و من دیفاع لە ئەوانە ناکەم کە بەڕێز وەزیری بەرگری ناویانی هێناوە. حتمما لە ناو پەرلەمان چەندین کەسایەتی هەن کە فعلەن وەکو مافیا ئیشیان کردووە لە ساڵانی ڕابردوو و پاڵەپەستۆیان خستۆتە سەر وەزیرەکان بۆ ئەوەی ئامانجەکانیان جێبەجێ بکەن و حتمما کاتی کە وەزیرێک لە لادان یان لە ئیقالەکردنی خۆی بترسێتن و حتمما کە تۆمەت بخرێتە پاڵی ئەویش دەڕوا بۆ ئەوەی دیفاع لە خۆی بکاتن و تەرەفی بەرامبەر تۆمەتبار بکاتەوە. یەک لایکردنەوەی ئەمەش دەگەڕێتەوە بۆ دادگا لە کۆتاییە. باش باستان لە مافیا کرد. زۆر جار وشەی مافیا لە نێو عێراقدا لە بەغدادە دەبیسترێت لەلایەن بەرپرسانی عێراقەوە. بەڕێزیشتان کە پەرلەمانتارن و لە نێو پەرلەمانی عێراقن، چێ ئەم مافیایانە بەڕێوە دەبات؟ چێ سەرکردایەتی ئەو مافیایانە دەکاتن بە بۆچوونی ئێوە؟ ئەوەی ئاشکرا و ڕوونە بەپێی ئەو زانیاریانەی کە هەمانە و بەپێی ئەو تەجروبەیەی کە هەمانە لە معاملەکردنە لەگەڵ دام و دەستگاکانی عێراقی هەر لە 2005ەوە لە دامەزراندنی یەکەم حکوومەتی عێراقی دوای یەکەمین انتخاباتی عێراقی دوای ڕزگاربوونی عێراق جۆرە معاملەیەک دەکرێتن لە ناو فەرمانگاکانی عێراقی، پۆست دەکردرێن، پۆست دەفرۆشرێن بۆ ئەوەی یەکێک بێتە بەڕێوبەری گشتی یان ڕاوێشکار یان بریکاری وەزیر یان وەزیر. زۆر جا باس لەوە دەکرێتن کە ئەوەندە پارەیەی داوە بۆ ئەوەی ئەو پۆستا وەربگرێتن و ئەوەی ئاشکراشە بۆ هەموو لایەک کە چەندین لایەنی سیاسی هەیئەی ئابووریان هەیە. ئەو هەیئەی ئابووریە کارەکەی ئەوەیە کە پول و پارە و سامان بۆ حزبەکەیان دابین بکاتن و ئەمانەش دەگوترێت کە لە ڕێگای وەزیرەکان لە ڕێگای دام و دەستگاکانی حکوومەتی عێراقیەوە ئەم پارە و سامانە دابین دەکرێتن. بەڵێ لە پێشمن هەمووی بە ڕێگای ناشەرعیە. زۆر باشە. لە پێشوودا نوری مالکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق کەیسێکی هەبوو، کەیسی چەککڕینی رووسی ڕێکەوتنێک کە لەگەڵ رووسیا بوو و تەنانەت دەستەی نەزاها لە پەرلەمانی عێراق بەڵگەی تەواویشی هەبوو، بەڵام پەرلەمان نەیتوانی لێپرسینەوە لەگەڵ نوری مالکی بکات. لە کاتێکدا کە قسە لەسەر ئەوەیە سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانە تێوەگلابێتن لە پرسێکی وەهادا، ئەگەری ئەوە هەیە سەلیم جبوری ڕوبەڕووی دادگا بکرێتەوە یاخود لە نێو پەرلەماندا لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت؟ من بە تەجروبەی منی 2 ساڵ لە پەرلەمانی عێراق زۆربەی مەسئولانی عێراقی تۆمەتبار کراون بە گەندەڵی، بەڵام تا ئێستاکە هیچ کەسێک بەڕوونی و بە ئاشکرایی لە ناو پەرلەمانە ئاشکرایی نەکردووە و هیچ دۆسیەیەک نەچووتە محکەمە بۆ ئەوەی کەسێک چ نوری مالکی بێت چ غەیری نوری مالکی بێتن دادگایی بکرێتن. ئەمەی ڕوویدا پێش 2-3 ڕۆژە ئەمە شتێکی نوێیە بەڕاستی. ئەوە یەکەم جارە لە ناو پەرلەمانی عێراق بە ئاشکرا وەزیرێک کە سەر بەلایەنێکی سیاسی گەورەیە لە پەرلەمانە بە ئاشکرا تۆمەت بخاتە پاڵ چەند کەسانێک لە ناو خودی فراکسیۆنەکەی خۆی و هەروەها لە ناو فراکسیۆنەکانی دیکەشە. بۆ نمونە ئەو ناوانەی کە بەڕێز وەزیری بەرگری ناویانی هێنا، دوانیان سیانیان لە فراکسیۆنی ئیتحادی قیوەی عێراقین کە فراکسیۆنی سونەکانە و هەروەها دوانیش لە فراکسیۆنی هاوپەیمانی نیشتیمانین کە فراکسیۆنی شیعەکانە. بۆ ئەوەی نوری مالکی تا ئێستاکە باس نەکراوە لە پەرلەمان، حتمما دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نوری مالکی تا ئێستاکە فراکسیۆنێکی یەکگرتووە بەهێزی هەبووە لە ناو پەرلەمان و داکۆکیان لە نوری مالکی کردووە. بەڵام ئەوەی لە پێش 2-3 ڕۆژە ڕوویدا حتمما دەرگا دەکاتەوە بۆ ئەوەی باسی زۆر لایەنی دیکەش بکرێن و باسی زۆر بەرپرسی دیکەش بکرێن. زۆر باشە.
دیارە کوتلەی مالکی لە نێو پەرلەمانی عێراقیدا گەورەترین کوتلێ لە پێشوشدا لە ڕێزی پەرلەمانتارە مانگرتوەکان هەوڵی جددیان دەدات کە سەلیم جبوری لە کورسەکەی دوور بخەنەوە. ئایا ئەم هەوڵەی ئێستا تۆمەتبارکردنی سەلیم جبوری لەو چوارچێوەدا دەخیندرێتەوە کە هەوڵێکی دیکەی لایەنەکانی دژ بە سەلیم جبوریە کە لە ڕێگەی ئەم تۆمەتەوە سەلیم جبوری لە پۆستەکەی دوور بخرێتەوە چاوەڕێی ئەوە دەکەن پەرلەمان سەرۆکێکی نوێ دەستنیشان بکات بۆ خۆی؟ کتلەی ئەو کتلە نوێی کە ئێستاکە دروست بووە بە ناوی فراکسیۆنی چاکسازی یان ئیسلاح حتمما لە ئەجندایاندا هەیە کە داوای لادانی سەرۆکایەتی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەمووی بکەن هەرچەندە محکەمە لە دوا بڕیاریدا لە قازانجی دەستەی سەرۆکایەتی و سەلیم جبوری بڕیاریدا بەڵام بەپێی زانیاری ئێمە لەسەر دانیشتنەکانی ئەو فراکسیۆنە کە چەندین لایەنی سیاسی لە خۆی دەگرێت تەنها فراکسیۆنی مالیکی نیە بەڵێ لە ئەجندایاندا هەیە کە ئەم تەرحە بکەن و بەتەما بوون پێش ئەوەی ئەم ڕووداوەی کە ڕوویدا پێش دوسێ ڕۆژ کە وەزیری بەرگری ئامادە بوو لە پەرلەمان پێش ئەوەش بەتەما بوون سەدودا ئیمزا کۆ بکەنەوە و ئەو تەرحە دووبارە نوێ بکەنەوە و داوای ئیقالەکردنی سەرۆکی پەرلەمانیان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەگشتی بکەن و مەسەلەکە زیاترە لە ئەوەش بەتەسەووری من ئەگەر ئەوە بۆیان چوە سەر ئەوان لە مێشکیاندا هەیە کە داوای ئیقالەکردنی سەرۆک وەزیرانیش بکەن. دیارە ئەو تەصفیە حیساباتانە لە نێوان حەزب و لایەنە سیاسەکانی عێراقی کوردیشی گرتوتەوە لە ئێستادا قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێتن کە وەزیرە کوردەکانیش بانگێشی پەرلەمان بکرێن و لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت بە تایبەتی ناوی هۆشیار زێباری وەزیری دارایی عێراقی فیدرال باسی لێوە دەکرێت. ئێوە وەکو کورد هەڵوێستان چی دەبێت؟ بەڕای ئێمە ئەگەر مەسەلای لێپرسینەوە لە وەزیرەکان بۆ باشترکردنی وەزعەکە بێتن بۆ ڕەوشەنکردنی وەزعی ئابووری یان ئەمنی یان خەدەماتی بێتن شتێکی زۆر ئاساییە لە هەموو پەرلەماناتی دنیا وەزیر بانگهێش دەکرێت میوانداری دەکرێت بۆ پەرلەمانە بۆ ئەوەی معلوماتی زیاتر بداتە ئەندامانی پەرلەمان و بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی ئاشکرا هەموو خەڵکی عێراقی ئاگاداری بارودۆخەکە بێتن. بەڵام ئەگەر مەبەست لە بانگهێشتکردنی وەزیرەکان ئیهانەکردنی وەزیرەکان بێتن و تۆمەتبارکردنیان بێتن و بە شێوەیەکی ناشرین بێتن بەو شێوەیە کە لەگەڵ وەزیری بەرگری کرا ئەمە مەرفوزە بەڕاستی شتێکی حەزاری نییە شتێکی جوان نییە و ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نەبووینە کە بەو شێوەیە معاملە لەگەڵ وەزیرەکان بکرێتن. ئەگینا هاتنی وەزیرەکان بۆ پەرلەمان شتێکی زۆر سروشتیە و دەکرێت ئەم پرسیاری باشیان لێ بکرێتن و وەڵامی ئەو پرسیارانەش بە شێوەیەکی ڕوون بدرێنەوە. بەڵێ دیارە ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی لە وتارێکیدا بە بۆنەی تراژیدیای شنگال کە ئەو کارەساتە بەسەر دەڤەری شنگالدا هات باسی لەوە کرد کە پێویستە کورد بۆ ئەوی جارێکی دیکە کارەساتی لەم جۆرەی بۆ دووبارە نەبێتەوە هەنگاو بۆ سەر بەخۆی بەهاوێژێت. ئێوە لە بەغدا کە نوێنەری کوردن کارتان کردووە لەگەڵ بەرپرسانی بەغدا بۆ ئەوی بە شێوەیەکی ئاشتیانە تەفاهمی سربەخۆی بۆ هەرێمی کوردستان بکەن؟ بەڵێ من ئەمڕۆ لەوێ بووم لە خزمەت جەنابی سەرۆک بووین کە وتە بە نرخەکەی پێشکەش کرد لە یادی کارەساتی سنجار لە دهۆک و حتمما مەسەلەی سربەخۆیی شتێکی ڕەوایە و تاکە گەرنتیە بۆ ئەوەی هیچ کارەساتی دیکەی گەورەی وەکو ئەوەی سنجار و وەکو ئەوەی حەلەبچە و وەکو ئەوەی ئەنفال و وەکو ئەوەی بارزانیەکان و وەکو هەموو کارەساتەکانی دیکە بەسەر ملەتی کورد دانەهێتن. بۆ ئەو مەبەستەش حتمما ئەو مەوزوعە لە
تااقەتی ئەندام پەرلەمانەکان گەورەترە بۆ ئەو مەبەستە و گفتوگۆکردن لەگەڵ بەغدا دەبێت لایەنی کوردستانی سەرکردایەتی سیاسی لە کوردستان حکومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی جددی دەرگای گفتوگۆ لەگەڵ بەغدا بکەنەوە. چەندین ساڵە لە بەغدان بەڕێز خەسرۆ ئایا بەرپرسانی بەغدا حەزب و لایەنە سیاسیەکان لە بەغدا تەفەهومی ئەوەیان هەیە کە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئاشتیانە ینی ریفراندۆم و سربەخۆی خۆی ڕابگەینێ؟ واللهی ئەوەی ڕاستی بێتن زۆربەی هەلوێستەکانی لایەنە سیاسیەکانی بەغدا ئیجابی نین سەبارەت بە سربەخۆیی کوردستان یان سەبارەت بە ڕیفراندۆم یان سەبارەت بە ئایندەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم و یان سەبارەت بە مادەی 140 هەمویان دژی ئەوە بوونە. بەڵام لەولاش هەندێک ڕۆشنبیر و ڕەوشەن فکر هەن کە لەگەڵ ئەوەن کە کورد بڕیاری خۆی بداتن و حتمما لە بیریش مەکە ماف وەردەگیرێتن ماف نادرێتن کەس نایەت بڵێ فەرم و کوردستان ئەوە دەولەت بۆ ئێوەیان فەرم و خەڵکی کوردستان ئەوە دەولەتمان بە ئێوە بەخشی و سربەخۆیمان بە ئێوە بەخشی. ئێمە دەبێت کۆشش بکەین و ئێمە دەبێت هەولی جددی بدەین لەسەر ئاستی ناوخۆیی و لەسەر ئاستی عێراقی و لەسەر ئاستی نێونەتەوەیی بۆ ئەوەی کەیسەکەمان پەرەی پێ بدەین و مەسەلەی سربەخۆیی بێتە دێفاکتۆ و ئەمری واقع. بەڵێ وەزیری بەرگری عێراق لە دیدارێکی تایبەتی لەگەڵ کوردستان 24 باز لەوە دەکات دەڵێ ئەگەر برایانمان لە هەرێمی کوردستان بڕیاری سربەخۆیی بدەن ئێمە ئەوە بە دوور دەخینەوە کە پێکدادان لە نێوان سوپای عێراق و لە نێوان هێزی پێشمەرگە دروست ببێت. ئێوە چی دەڵێن پێتان وایە لەو کاتەدا ئەم ڕووداوە دروست نەبێت ئەم حاڵەتە؟ خۆی کەس خوازیاری ئەوە نییە کە بە شەڕ کێشەکان چارەسەر بکرێن. حتمما کێشەی سربەخۆیی کوردستان کێشەیەکی سیاسیە بە پلەیەک و کێشەیەکی ئیرادەی خەڵکی کوردستانە. بەڵام هەموو احتیمالاتێک ئینسان دەبێت دابنێتن و حتمما لەوانەیە هەندێک لایەنی شۆفینی و یان هەندێک لایەنی خراپ لە ناو مؤسسەی عسکەری عێراقی و لە ناو حەشدی شعبی بە مەترسی دەزانن کە مەوزوعەکە گەورە بکەن و بەرەو شتێکی ناخوازیار ببن ئەویش کە ببێتە شەڕ. عەفو تێ نەگەیشتم. حەشدی شعبی بە مەترسی دەزانن زۆر بە کورتی ئەگەر وەڵام دەیتەوە چکە هیچ کاتم نما بەڵێ یان نەخێر. ئێمە خۆ ئەگەر حقیقت بێتن ئێمە و حەشد شعبی دەبێت لە هەمان سەنگەر بین بەرامبەر داعشە. کێشەی ئێمە لەگەڵ حەشد شعبی نییە و ئێمە قەت خوازیاری ئەوە نەبووینە کە ناکۆچیمان هەبێتن لەگەڵ ئەوان چ لە دووس خرماتوی یان چ لە هەر شوێنێکی دیکە. زۆر باشە. ئومێدەوارم هیچ ناخۆشیەک لە ئایندەش نەبێتن. بەڕێز خەسرۆ گۆران سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاری دۆکەوە لەگەڵمان بووی یەکجار سوپاس. بینەرانی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا.